خۆشەویستانم هەر سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان لە قەزای سۆران پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لەگەڵمانە. کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک ئازاد گوێبەستی دەنگی منی من وێنەکەی تۆ بە باشی دەبینم ئەگەر تۆ گوێبەستی دەنگی ئەمەی سڵاوت لێبێ و ئەم کات دیارە پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی زانە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێتن. من ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانی تایبەتم لە قەزای سۆران لە بنکەی دیلمانم. دیارە ئەو بنکەیە نزیکەی 3150 دەنگدەری لێیە بەپێی ئەو ئامارەیەکەوە ئێمە وەرمان گرتووە تاوەکو نیوەڕۆ 140 هێزەکانی تایبەت لەم شوێنە دەنجیان داوە. یەکێک لە وێزگەکانی ئەم بنکەیە لە بەیانیەوە لە کارکەوتووە و هیچ دەنگدانێک لەو وێزگەیە نەدراوە بەپێ و زانیاریانەی ئێمە دەستمان کەوتووە لە بەڕێوەبەری کۆمیسیۆن لە سنووری قەزای سۆران و باسی لەوەی کردکەوە دەنگدەرانی ئەو وێزگەیە بەسەر وێزگەکانی تردا دابەش کراون ئەوان بەو شێوەیە چارەسەریان کردووە. لە قەزای سۆران 8558 کەس بۆیان هەبووەکەوە دەنگ بدەن و هەروەها لە سەرجەم بە سنووری سۆران و ڕەواندز و سۆمان و مێرگەسەر نۆ ناوەندی دەنگدان هەبووە کەوا کۆی گشتی دەنگدەران لەم سنوورە کاتە نزیکەی 25000 دەنگدەر لەم دەبەرە. دیارە بە سەبارەت بە خڕوقات لە بەیانیەکەی چەند کەسێک پۆستەری کاندیدەکانیان بەسەر هێزەکانی بەسەر دەنگدەراندا دابەش دەکرد لە دەرەوەی بڵێن لە دەرەوەی شوێنی دەنگدانەکە. لە ئێستاشدا قەرەباڵغی زۆر لە بنکەکانی دەنگداندا بەدی ئەکرێتن. هۆکاری ئەو قەرەباڵغیشکەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پرۆسەکە بەسستی بە هێواشی لە سەرخۆیی ئەڕواتن کەوا زۆر باشە. کاک ئازاد سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی سست و قەرەباڵغی زۆر لە بەردەم بنکەکان ئامێرەکان هۆکارەکەی ئامێرەکانن کەوا پرۆسەی دەنگدان بەو شێوەیە بەخاوی بەڕێوە بچێتن. ئەگەر پێمان بڵێ بابەتی ڕیکلامی کاندیدانی هەڵبژاردن هی لیست و قەوەرە جیاوازەکان بەدی دەکرا لە بەردەم بنکەکانی دەنگدان یاخود ئەوەی کە بینیتان هیچ سانسۆر و فشارێک لەسەر ئەندامانی هێز ئەمنیەکان هەبوو لە کاتی سەردانی وێزگەکانی دەنگداندا؟ کاکزانە بە پێو زانیاریانەی دەست ئێمە کەوتووە هیچ سانسۆرێک لەسەر هێزانیەکان نەبووە بەپێوەی ئێمە لە دوانمان لەو کەسانە وەرگرتووەکەوە دەنجیان داوە ئەوان ئاماژەیان بەوە داوەکەوە هیچ سانسۆریان لەسەر نییە ئەوان ئازادنکەوە دەنگ بەچێ دەن پێشتریش کۆمیسیۆن ڕایگەیاندەبوو کەوا هێزە ئەمنیەکان ئازادن لەوەی خۆیان دەنگ بەچێ ئەدەن و ئامێرەکان هیچ ئەوە بۆ هیچ هێزێک و هیچ لایەنێکی دەسەڵات ئاشکرا ناکەنکەوە بەپێ و پروپاگەندانەیەکەوە لە پێشتر بڵاو کرابووە بەڵکو ئەوان ئازادن و کەس نازانێتن کەوا هێزە ئەمنیەکان دەنگ بەچێ ئەدەن. ئەوانەی کە لێرە ئەیان بینی هەمویان دەنگدەری تایبەتن لە سنووری قەزای سۆران کەوا ئێستا ڕیزیان بەستووە بۆ دەنگدان. من ئەسمە لای بەشێک لەو دەنگدەرانە لێدوانی ئەوان وەرەگرم. سڵاوت لێبێت تۆ لەکەیەوە واستاویت لێرە چاوەڕێی دەنگدانی پاشنی و ڕانهاتم. پرۆسەکە چۆن بەڕێوە ئاچێتن؟ الحەمدوللا لە خۆشی بەڕێوەیەتی زۆر باشە. هیچ فشارێک هیچ لەسەر هێزەکان هەیە کەوا بڵێن دەبێت دەنگ بەلایەنێک بدرێ بەلایەنی تر نەخێر ناوەڵا هیچ فشار هەموو کەسێک بە ئەوەی خۆی دەنگ دەدەت خۆی دەنگ دەدا. زۆر سپاس. بەڵێ کاکزانە من گەڕێمەوە لای تۆ. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی کە ڕاستەوخۆ لە قەزای سۆرانەوە لەگەڵمان بۆی.